سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساو و سەلامەت و تەندروست بن بە پێشکەشکردنی بەرنامەی وەرزشیار لە خزمەتتاندا دەبم. پەرەگلەی دێرەکانی کوردستان یعنی ئەوانەی کە دەفڕن بەردەوام ئەم جارە لە کێبڵکەی نێودەوڵەتین لە کوردستان و جێگای زۆر دڵخۆشیە. هیوام دەخواست لە ئاسمانە بەس مرۆڤەکان بفڕن بۆ نمایش و بۆ کێبڕکەی جوان نەک بۆ لێدانی یەکتر. ئیتر ئەوە ئاوات و ئارەزوی ئێمێ تا چەندێتەدی نازانم. بۆ ئەم بەرنمەیە میواندارێتی کاک کوردەوان نەخشبەندی دەکەین ناوبژیوانی نێودەوڵەتی پەرەگلەی دەر لە کێبڕکەیە کە لە سلێمانی بەڕێوە چوو، بەڵام ئەندام یەکێتی ئاسمانی عێراق و ئێستاش بەباشی دەفڕێت. کاک عەزیم ئەدهام ڕاهێنەری ناوەندی فڕۆکەوانی دەباشان لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵماندا دەبێت. ئەویش یەکێک لە بەشداربوانی ئەم کێبڕکەیە بوو، هەروەها یەک لە ئەندامانی ڕێکخەری ڕکابەرێکە بوو. دێمە خزمەت کاک کوردەوان کێبڕکەیەکتان ڕێخست نێودەوڵەتی، یەکەم شێت بە بڕوای جەنابەت ئاستی ئەم کێبڕکەیە بەڕاستی نێودەوڵەتی بوو و ئاستی چۆن بوو؟ سەرەتا ڕێز و سڵاو بۆ جەنابەت و بۆ بینەران و بیسەرانی کەناڵ 24 و ڕێز و سڵاو بۆ کاپتن عەزیم کە لە سلێمانی و لەگەڵمانە. من بەو پێی کە لە 2012 لەم وەرزشە کارەکەم و بەسپاسەوە لەلایەن هاوڕێکانم چەندین جار بەرپرسیارەتی ئیداری و هونەریم پێ دراوە لە وەرزشی ئاسمانیا و بە دیاریکراوی لە پەرەگلای دەر. ئەتوانم کۆتا چالاکی کە ئەنجاممانداوە ئەم پاڵەوانیەتیە نێودەوڵەتیەی کە لە سلێمانی کردمان لە شارۆچکەی عەربەت هەموو بنەماکانی پاڵەوانیەتێکی نێودەوڵەتی تایە بەدیکرا. تەنها شتێک کە ئەتوانم بیڵێم ئێمە تۆزێک بە عەجەلە ئیشەکەمان ڕێخست دەبەرەوەی بڕیاروا بوو سەرەتا لە هەڵەبجە ئەنجام بدرێ، بەڵام بە هەندێک هۆکار گۆڕا هات بۆ شاری سلێمانی. بەڵام سەرڕای ئەوەش کە کاتمان کەم بوو بۆ ڕێخستنی پاڵەوانیەتێکە لە ڕووی کارگێڕی و هونەریەوە، ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باشا بوو، لە ئاستێکی بەرزا بوو بە شاهدی سەرپەرشتیاری پاڵەوانیەتیەکە کە لەلایەن فایەوە ڕنێردرا بوو بۆ لامان. خاتونێک بوو کە سەرپەرشتیاری پاڵەوانێتەکەیە کرد، فای هەر بۆ زانیاری جەنابەت سەرپەرشتیاری هەموو وەرزشە ئاسمانیەکانە لە جیهاندا بە نوێنەرایەتی ئەو لەگەڵمانە هاتبوو و راپۆرتی خۆی نووسی و کە هیچ کەم و کوڕیەک ڕووی نەداوە لە ناو پاڵەوانێتیەکە و جێگیریش کراوە لە ناو سایتی فای و بە بەشداری 13 وڵات و 122 فڕۆکەوانی پەرەگلای دەر لە 5/11 دەستی پێکرد هەتاوەکو 9/11 ئێمە بەردەوام بووین. سوپاس بۆخوا بەبێ کێشە و گرفت کۆتایی هاتووە ئەو شوێنێشی کە ئێمە چالاکیەکەمان تیا ئەنجامدا لەسەر سایتی فای جێگیر کراوە ناسێنرا کە ئەمەش بۆ خۆی پێشکەوتنێکی گرنگە و نابێت لە بیریشمان بچێ. ئەمە بە هاوکاری و پشتیوانی یەکێتی ئاسمانی عێراق بە سوپاسەوە بە سەرۆک و هەموو ئەندامانی دەستەی کارگێڕی لە یەکێتی ئاسمانی عێراق و کوردستانیش لە هەمان کاتە پێکەوە هاوکار بووین بۆ سەرخستنی پرۆسەکە و کارێکی زۆر جوان ئەنجام درا. زۆر سپاس. دەچینە سلێمانی. ئەگەر من کاک عەزیم ببینم لە کام لایە کاک عەزیم؟ سڵاو کاک عەزیم، باشی سەلامەتی؟ سڵاوتان لێبێ. سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەر و بیسەری کەی 24. لە ڕاستیات تۆزێک کێشە لە دەنگەکەی هەیە، بەڵام بار حاڵ من کەمێک لێوە تێگەشتم و بە خێراتنی کاک کوردەوانەکەم و سپاس بۆ دیاریکردنی ئەم تەوەرەش. سپاس جارێکتر بۆ هەردوولاتان. کاک عەزیم کە سەیری کەشوهەوای سلێمانی دەکەین ئێستا، ئەمڕۆ ڕۆژی فڕینە وایە؟ بەڕاستی جوان جۆم لێت نێبوو، بەڵام دڵنیام کە باسی کەشوهەوایەکەت کرد. باسی ئەوم کرد دووبارەکەی تۆ سپاس دەکەم. باسی ئەوم کرد کوتم کەشوهەوای سلێمانی ئەمڕۆ کەشوهەوایەکی خۆشە، دوور لە دووکەڵ و
باو ئەو جورشتە ڕۆژێکی تایبەتە بۆ فڕین وایە یانە ئەمڕۆ بۆ ڕۆژی ئەمڕۆ گەر سێری کەشوهەوا بکەین کەمێک هەوای زۆر بوو لەبەرەوە بەپێی ئەو ستانداردی کە هەمانە ئەو پەڕگلایدەری کە هەمانە سورعاتێکی دیاریکراوی هەیە کەمێک زیاترە لەوەی کە ئێمە بتوانین فڕینی تیا بکەین. دەستخۆش کاک عەزیم من لە ژیانم جارێک فڕیوم ئەویش بڕواتان هەبێ ئێستاش هەر نەماداوای لێ وڕنەکەم گوێ لە دەنگمانە بە جێبەجێ بێت و دەنگەکە کێشەکە چارەسەر بێت دێمە وڵای کاک کوردەوان کە باس لە کێبڕکێی نێودەوڵەتی دەکەی بێشێک دەبێت لە لایەن فێدراسیۆنی ئەم وەرزشە فێدراسیۆنی نێودەوڵەتی ئەم وەرزشە باوەڕ پێکراو بێت ئەم ڕێخستنی پاڵەوانێتیە باسیەوەت کرد کە زۆر باش بوو ئەم وڵاتانەی کە جێگای سەرنج بوون خاوەن پاراگلایدەریستی بەتوانا و باشن کام وڵات بەشداری تێدا کرد بوو تێبینیم لەسەرەوەی زۆر جار دەبین لە وەرزشێکدا بە ناوی نێودەوڵەتی پاڵەوانتیکە ڕێک دەخەن ئەم وڵاتانی کە بەشدار دەبن هەر لەم وەرزشدا بخۆیان لاوازن ئایا لە پاراگلایدەرە چۆن بوو نەخێر بە پێچوانەوە ئەم پاڵەوانێتی ئەم جارە کە ئێمە ئەنجامماندا بۆ یەکەم جارە کە ئەو پاڵەوانێتێک کە سێ قارڕە بەشداری تیا کردووە میکێک لەوانە مەسەرەن وڵاتی مەنگۆلیا یەکەم جاریان بوو کە بێنە هەرێمی کوردستان و عێراقیش بە تیمێکی گەورە بەشداریان کرد 2 کچ و 5 کوڕ هاتبوون بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزایانی منافەسەیانە کرد لەگەڵ هەموو وڵاتەکانە لە وڵاتی ئیسپانیاوە هاتبوون لە وڵاتی قەتەر ئیمارات لیبیا سعودیە جەزائر ئێران عێراق بۆ خۆی بە حەجمێکی گەورە بەشداری کردبوو یعنی بە شێوەی لە کازاخستان بۆ خۆیان هاتبوون پاکستان بەشدار بوو یعنی پاڵەوانیەتیەکە لەسەر پۆینتات بوو بۆ زانیاری جەنابەت وە ئەم پاڵەوانیەتیە بە لەحەزات هەموو داتای پاڵەوانێتێکە ڕۆژانە داخلی سایتی فایەکرا ئۆنلاین ئەوان لەوێ جگە لەوەی کە نوێنەری خۆیان ناردبوو کە مایە کاراست لەوێ لەگەڵ مانابوو وەکو سەرپەرشتیاری بتوڵەکە و چیف جەج بوو لەگەڵ ئێمەیە کە هەموو اینەکانی خۆی ئەنووسی بەڕاستی بە لەحەزات ڕۆژانە هەموو ئەو چالاکیە لە ژێر چاودێری منەظەمەی فایە بوو ئەوان خۆیان چاودێریانە کرد و هەموو داتاکان لەوێ بڵاو ئەکرایەوە کا کوردەوان بۆ ئەوەی کە بزانی کام یاریزان ئاستێکی باشتری پێشکەش کردووە دەم هەیە بۆ بیسەر و بینە ڕوون بکرێتەوە ئایا لە بۆ نمونە پوینتەکە لەسەر بەرز فڕینە لەسەر خێرایی فڕینە یا خاڵێکی دیاریکرا و لەسەر نیشتنەوەیە وەکو ناوبجیوانی چۆن خاڵ دەدرێ بەم یاریزانە چۆن هەز دەکردرێت ڕەنگە منی بینەر هیچ جیاوازێک نەبینم لە نێوان فڕینی پلەی یەکەم لەگەڵ پلەی شەشەم و حوتەمە چۆن دەست نیشان دەکرد من بە یەک تۆست تەوزیح بدەم لەسەر پەرەگلایدەر خۆی بە سێ ڕێگا ئەتوانی پاڵەوانێتی بۆ ئەنجام بدەیت ئێمە یەکێکیمان کردووە لێرە لە هەرێمی کوردستان ئەویش پۆینتە دقت الوصول بە عەرەبی ئەوترێ گەیشتن بەو پۆینتەی کە بۆی دیاری ئەکرێ جگەل لەوە کرۆس کانتریمان هەیە بڕینی مەسافاتی زۆر ئەوەش بەجیا بۆ خۆی ڕێخستنی ئالێتی خۆی هەیە زایدەن ئەکرۆباتی ئەوەی کە حرەکاتی پەهلەوانیەکە لە ئاسمانە ئەم سێ جۆرە هەیە لە ناو پەرەگلایدەرە ئەوەی ئێمە ئەنجامماندا لە هەرێمی کوردستان و عێراق بۆ پۆینت بوو ئەمە بە 2 خاڵ حسابە لەسەر یەکەم ئەو کاتەی کە لە بەرزی چیاکەوە فڕین ئەەکەی پێویستە تێک ئۆفێکی ڕێک و پێک بکەیت و لە مودەیەکی زەمەنی معەن تێنەپەڕێت ئەمە گرنگە حسابە لەسەر چکە گەر لەو مودەیە تێپەڕیت و تێکۆفەکەت بەڕێکی نەکرد ئەو مارشاڵی کە لەسەر تێکۆفە مافی هەیە کەنسڵی فرینەکەت بۆ بکات لەو کاتا تۆ 0 حسابەکرێ بۆت 0 قەزم ینی مەگزیمەم سکۆر ینی ئەبعد مەسافەت بۆ حسابەکرێ کە ئەوە لە ساڵەحەت نییە کە دێتە خوارەوە کاتی نیشتنەوە ئێمە 2 مەترمانداناوە لە ناو تارگێتی
ئەوەی کە حەکەمەکان مراقبەی ئەەکەن ئێمە 5 حەکەمسیانی ناو تارگێت و 2 لە دەرەوە متابعی ئەو فڕۆکەوانانە ئەکەین کە دێتە نزیکترین پوینت و لە ناو ئەو 2 مەترەیە تارگێتێکمان هەیە ئەلکترۆنیە ئەم تارگێتە ئەلکترۆنیە 32 سانتیمە قوترەکەی بە کولی ئەوە ئەلکترۆنیە ڕەبتە بە شاشەوە کاتێک کە فڕۆکەوانەکە دێتە ئەوێ ئەوانەی کە خیبریان زۆرە حتمما نزیکی ئەوێ بنەوە دێنە ئەو پوینتە لەوێ ئێمە هەژمارەکەین بۆیان بە مەرجێک هیچ فاولێک ڕوونەدا و هیچ غەڵەتێک ڕوونەدا بەپی ئەو یاسایانی کە لە بەندی حوت لە قانونی فایدانراوە ئێمە ناوبژیوانیەکەمان ئەنجام داوە لەسەر هەموو فڕۆکەوانەکان و هەر فڕۆکەوانێک 6 جار ئەم فڕینەی ئەنجام داوە بۆ ئەوەی چانس بدرێ پێیان بداین کێ خبرەی زیاتر بێت لە 6 جارە حتمما معلومە بێت. دەست خۆش کاک ئەزیم هیوادارم دەنگ کێشەی نەما بێ کاک ئەزیم کاک ئەزیم بەداخەوە نازم ئەو ڕوو باسی کەش و هەوامان کرد کەش و هەوا بە چاوە بوو ئینترنێت بە چاوە بوو من نەمدەزانی ئاوا بەهێزم باسی 6 جار فڕینت کرد بەڵێ هەر یەک هەر پەڕەشوتەوانێک 6 جار فڕینی ئەنجام داوە مەبەستم هەیە لە 6 جارە ئایا باشترین فڕین لەم 6 جار فرینە بۆی حساب دەکردرێت یا ئەم 6 جار فرینە کۆ دەکردێتەوە بە 1 پوینت بۆ حیسێب دەکردرێت یا ئەوەی کە یاریزان دەتوانێت بۆ نمونە یەکەم فرینی زۆر باش بووە دەتوانێت بڵێ منەوە یەکەم فرینم باش بووە و چیتر نافڕم و ئەم فرینەم بۆ حیسێب بکردێت نەخێر نابێ هەر شەشی حساب کرێ بووی چکەمە جگەل لەو شەشە فرینێکی سەرەتاییمان بۆ هەمویان وەکو تێست داوەپیان یعنی بۆ ئەبێتە 7 فرین فرینی ئەوەلی یەکەمین فرین بۆ هەمویان تێستە بۆ ئەوی تێستی ئەو شوێنە بکەن کە فرینی تیان جامەدەن بەڵام ما باقێکی هەموو هەر شەش ڕاوندەکە کە فرینی تیان جامدراوە بۆ هەمویان حساب کراوە ئەگەر ناتۆ ناکرێ خۆتۆ گەروابێ منافەسە ناتوانانی ئەنجام بدەیت کابراایەک لە ڕاوندی یەکەما داوێتی لە 0 پوینتی هێناوە 0 هێناوە فعلەن ئێتر یەکێکی دوای ئەو سوتفە کەش و هەوا مساعدینی لە کاتی داوەزینە هەبەیەک دێت ناتوانێت بێتە پوینت چانسی نابێ تو ئەبێ هەمان هەر بۆ عەدالەتیش بێ ئەبێ هەمان چانس بدرێتەوە بەوی تریش فڕۆکەوانی نایاب ئەو کەسەیە لە کەش و هەوای ناجێگیرە بتوانێت پوینتی خۆی بپێکێ جوانە کەواتە 6 جارێک وەکو تێست 6 جار فرین بەڵێ جاری یەکەم کەش و هەوا ناڕێکە ئەم خاڵی کە دێ بەدەستی بێنێت بەدەستی ناهێنێ جاری دووەم نەختێک لێ نزیک دەبێتەوە جاری سێەم ڕێک ئەو شوێنە دەپێکێ کە دەبێ بیپێکێ جاری پێنجەم و شەشەم بۆ نمونە دیسان فڕینەکەی خراپە لێرەدا ئەوەی کە باشترین فڕینە بۆی حیسێب دەکردیا هەر 5 کۆدەك هەر 6 کۆ دەکرێتەوە هەر 6 کۆ دەکرێتەوە دەوە ماڵی وێران دەبێت ئەجەخڕایە تو ئەبێ چانسی هەمویان وەکو یەک متەساوی بێ وەکو یەک بێ چکە هەر 6 فڕینەکە حسابەکرێت لە سەریان بەڵام بۆ زانیاری جەنابەت هەندێک لەو فڕۆکەوانانەی کە بەشداریان کرد ئەتوانم بڵێم هەر 6 پوینتەکەی کە ناوە خچێتە سەر تارگێتە 32 سانتیمێکە ئەمەش دەلالت لە خیبری خۆی توانای ئەوە ینی بەڕاستی وەکو ئەوەی کە ئەو بەشداربوانەی کە هاتن لە پاڵەوانێتەکەدا بەشداریان کرد ئەگەر وەکو وڵات باسی بکەین کام وڵات باشترین ئاستی پێشکەش کرد ینی زۆرترین بەشداربوویان هەبوو بەشداربووەکانیشان هەمویان زۆرترین سەرکەوتنیان بەدەستێنا جەنابەت وەکو کەسێک کە بۆ خۆت پاراگرێدریستێکی بەتوانایی 1-2 جاری جواب بزانبەر بوویێتەوە چکاوە ئەوانە معجیبی کامیان بووی خۆی با ئەبێ جیاوازیکەین چکە لەوێ نظامی فای لە ناو پاڵەوانێتیا هەندێک هەڵبژاردەی یعنی دیاری کردو بۆ نمونە مەسەرەن لەسەر ئاستی وڵات ئەنجام نەدراوە تیم ئەتوانن دروستکەن ئەو پەڕەش و تەوانانەی کە دێن بۆ نمونە ئێمە چەند تیمێک دروستکرا
تیمی ئیمارات یەکەم دەرچوو وەکو تیم بەڵام لە ناو تیمی ئیمارات فڕۆکەوانی کوردیش هەبوو کەواتە بە تیم دروست دەکرێت لە هەر نەتەوەیەک بێ لە هەر بێ ئەوە دەخوان پێگەن فڕۆکەوانەکان لە بینی خۆ ئەوەیە پێکەوە ژیانی پێکەوە فڕین ئەوانە پێکەوە بوون ئیمارات پلەی یەکەمی بەدەستێنا دوایوان مەنگۆلیا بوو بە خۆشحاڵیەوە سێمیان تیمی کورد بوو ناویان نابوو تیمی کورد کوردەکان سێهەم دەستان خۆش بێ کاک عەزیم دێنەوە لای جەناب بابزانم نیوە زیاتر لە بەرنامەمان لەگەڵ مامۆستا کوردەوان تێپەڕاند لەگەڵمانی ئەوە لە جیاتی تۆ ئێمە قسە دەکەین باشە کوردەوان قسە خۆشە لە جیاتی جەنابی شت ئەوە قسە دەکەین قوربانی تۆ دەبم جەنابی شت یەکێک لە ڕێکخەرانی ئەم پاڵەوانێتیەی بە دڵنیایەوە پێوە ماندووبووی هەر پاڵەوانێتێکی ئاوە لە شارێک بەڕێوە بچێ کە بۆ خۆت خەڵکی ئەم شارەی خۆشێکی تایبەت بەخۆی هەیە جەنابەت ئەم پاڵەوانێتیەت چۆن بینی ئاستەکەی چۆن بینی ئایا لە تمۆی ئێوەدا بوویانە دووبارە سڵاوتان لێبێ و دووبارە دەستخۆشیتان لێ یەکەم لە ڕاستیە ئەوەی کە کرا لە بەتایبەت لە شاری سلێمانیە جێگەی دڵخۆشیە بۆ هەموو پایلۆتەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی خۆتزانی کوردستان بە شاخ ناسراوە یاخود بە چیاکانی ناسراوە ببورن اینجا ئەوەی کە ئێمە توانیمان ئەم ساڵ ئەم بتوڵەیە بکەینەوە جیاواز لە هەموو بتوڵەکانی تر ئەوە بوو کە سەرکەوتنێکی باشی بە دوای خۆیان هێنا لەخوا بەزابێ یاریزانەکانی ئێمە ئەتوانم بڵێم لە ئاستێکی بەرزان ناسران بە وڵاتانی دەرەوە یعنی زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمە کە ئێمەی کورد توانیمانە بگەینە و ئاستا کە لە ناو کوردستان و بە تایبەت ناو شاری سلێمانیە بتوانین 12 دەوڵەتی جیاواز کۆ بکەینەوە و هەمویان سەیری کولتور و عادەت و تەقالیدی ئێمە بکەن و لەوێیە سێری ئێوە بکەن کە فڕۆکەوانە کوردەکان چەندێک دڵسۆزن و چەندێک لە ناو یەکە وەکو بران و تەبان و خۆشی و تایبەتی خۆی هەبوو بەڕاستی نازانم گەر گوێتان لە من بێت بەڵێ گوێمان لێتە بەڵێ دەست خۆش کاک عەزیم سپاس یەکێک لەو شتە تایبەتانە بۆتان باسکەم کە زۆر تایبەتە بەلای منەوە یەکێک لە یاریزانە پاکستانیەکان کە هات بۆ ئێرە شەوێکیان دانیشتە بووین بەڕێوەری ئەتیحادی جەوی هاتووتی من سەرسامم بۆی کە ئێوەمەتان ڕێخست دەستان خۆش بماندوو نەبن ئەزانی ئەو کوڕە دەڵێکی هاتە لاماندانی ژووتی من وەم زانیوە کە کوردستان کەوا سەر بە عێراقە وەم زانی وەکو پاکستان یاخود وەکو وڵاتە دواکەوتەکان وایە کە من دێمەنە ئەو شارەوە هەستەکەم کە سیارەکانی مۆدیلیان کۆنن کە بینەکانیان هەمووی بە قۆڕ دروست کراون وتی بەڵام کاتێک هاتمە ئێرە حەپەسام سێری کوالەتی شەکانم کرد سێرم کرد کوردستان لە چه ئاستێکایەوە چەنە پێشکەوتون ئەمە بۆ ئێمە مای دڵخۆشیە کاتێک کە کەسانێک لە دەروی وڵاتەوە دێنە ئێرە دەبینن ئاستی کوردستان لە چه ئاستێکایە ئەمە زۆرجەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە ئێمە کوردستان ئەناسێنین بە خەڵکی وەرزش بوارێکی زۆر گرنگە بۆی کە وڵاتان بناسرێنێت بە کوردستانی خۆمان دەست خۆش بێ کاک عەزیم یەکێک لە جوانیەکانی وەرزش ئەوەیە کە تۆ وڵاتی خۆت شاری خۆت نیشتمانی خۆت بە وڵاتانی دەرەوە بناسیێنی لە ڕووی ئاست لە ڕووی توانە لە ڕووی کوالێتی ژیانکردن لە ڕووی پێکەوە ژیان بەتایبەت ئەو پێکەوە ژیانی کە لە کوردستان هەیە ئێمە هەرنەتەوەیەکی میوان خۆشەویستین جا دەمهەوێ مافت بڕێک بدەمەوە ئەو میوان خۆشەویستیە ئەم میوانداریەتیە کە بە ناوچاوانی کوردەوە نووساوە زۆر جار دەبینی زوڵمێکیشمان لێ دەکرێت دەڵێن قەیناکە ئەوە میوانە لە سلێمانی لەم پاڵەوانێتیەدا چۆن بوو بەرامبەر بە کۆی گشتی بەشدار بووان بەڕاستی لە ئاستێکی زۆر باشە بوو هەتاکو و تەنانەت زۆرێک لەو میوانانی کە هاتەبوون ئەگەر لەبەر فیزەکەیان نەبوونە حەزیانەکرد نەڕۆشنایەتەوانێ ینی ئەوەندەیان پێ خۆش بوو بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە ئێمەش کەموکورتێکمان هەبوو پێش ئەوەی کە دەستکەین بم بتوڵەیە چەند ڕۆژێکی مابوو ئێمە بانگێشتمان کردمون لە کاتی ئەو بانگێشتەیە بارانێکی زۆر باری خۆ دەزانی کە شوهای ناوچەکەمان تۆزێک تێک چوو بۆیە هەر لە ژوورەوە بوون ئەگینا بەرنامەمان دانابوو کە
بیان بینە دەرەوە و شوێنە کولتوری و کەلەپوری و شوێنە جوانەکانی شاری سلێمانیان پێپشان بێنە و شوێنانی کە حەزەکەن بیبینن ئێمە لە بەرنامانە بوو ئەمانیان بۆ بکەین بەڵام بەداخەوە باران نەیهێشت خۆزگە ئەمە بۆ بە دەرز بۆمان گیان کفتەی سابوونکەرانتان پێدانیانە وڵا بەداخەوە فریان نەکەوتین ئیشەڵڵا بۆ ئەمساڵ بێتەوانێ 100% ئەوانەی کە بەرنامەمان بۆ داناوە دەیکەین وەکو ئەوەی کە ئێمە یاریەکە یاخود وەرزشەکە یاخود ئەم پاڵەوانێتی کە کرا بۆ ئێمە تازە بوو بەڵام ئەکرێت بۆ ساڵانی داهاتووتر لە ئاستێکە ئەم پاڵەوانێتە بەرین بەڕێوە کە نەک کوردستان بەڵکو هەموو جیهانە بێ ئیشەڵڵا شانازیمان پێوە بکات لەبەرەوەی ئێمە لە هیچەوە هاتوونەتە سەر ئەوەی کە ئێمە وەکو کورد توانیمانە پلەی سێهەم بەدەست بێنین یعنی تیمێکی وەکو کوردەوان ئاماژەی پێیان هەندێک لە هاوڕێیانی کوردستانی خۆمان کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵات هەردووکیان پێکەوە تیمێکیان دروست کرد بە ناوی تیمی کوردەوانەیە کە توانیان لەسەر ئاستی ئەو وڵاتانە پلەی سێهەم و تیم بەدەست بێنن ئەمە پلەی سێهەم بەڵام زۆر زۆر خۆشە بۆ ئێمە بەتایبەت دەست خۆش کاک کوردەوان من جارێک کفتەی سابوونکەرانم خوارد بۆ 7 پشتم بەستە وا بزانم لە تەواوی تەمەنی ئەم کفتەیەدا بەس ئەم یەک جارە نەکوڵی بوو باش بێشانسی من بوو نەکەوچک ئیشی لێ دەکرد نەددان ئیشی لێ دەکرد کاک کوردەوان بەشدار بووان ئایا تەنیا پیاو بوون یا لەگەڕ لە ڕەگەزی خانمانیش بوون بەشداریان دەکرد ئایا جیاکرابەوە بەس بۆ پیاوان نەختێک باسی ئەوەم بۆ بکە و دیسان وەکو جەنابیشت تا چەند بەشداربووان لە ئاستی ناوبژیوانی بە شێوەی گشتی ئەم چەند کەسایەتیە کە ناوبژیوانیتان کرد ڕازی بوون تەوان بێگومان تەنها پیاوان نەبوو ئافرەتانیش بەشداریان کرده بوو ئافرەتان و خانمان هەمویان هاتبوون مەنگۆلیەکان دوو ئافرەتیان لەگەڵا بوو جەزائیر ئافرەتی تیا بوو لیبیا تایە بوو عێراق تایە بوو حتا لە ناو عێراقیش ئەو فڕۆکەوانەی بەشدار بوو کورد بوو ئافرەتێکی کورد و بەشداری کرد لەبەرەوە تێکەڵ بوو بەڵام لە ناو سیستەمی فای خۆی ئەوان گروپی یەکەمەکانی ناو ئافرەتەکانیش ئەوانیشان تەکریم کرد یعنی ئەوانی باشترین یەکەم و دووەم و سێمی ئافرەتەکان بەڵێ وەکو ئافرەت وەکو گەنج وەکو ئینستراکتەر وەکو بڵێن مدەڕیبەکان ئەوانە هەمووی جاکرێتەوە بە خۆی هەمووی بە جیاجا یەکەم و دووەم و سێهەمی تیا تەکریم کرا و دیاریکران و ناوەکانیشان هەمووی لە سایتی فای ئیعلان کراوە مەوجودە و ناشتڕێتەوە ئەو ئەمێنێتەوە چکە ئەو پاڵەوانێتیە جێگیر کراوە لە ناو سایتی فای هەموو کەس هەموو لە حەزێک دەتوانێت سەردانی بکە و ناوەکانیشی لەبەردەسە لە ئاستی ناوبژیوانی ئێوە ڕازی بوون بەشدار بۆکان ینی ئەتوانم بڵێم لە 1970 بەسەرەوە ئێمە لە ناوبژیوانێتی خۆمان ڕازی بووین چونکە دقەی تەواومان بەکارهێنا تا ڕادەی بەکارهێنانی ڤار ئێمە بۆ سیرکردنەوەی ئەو حاڵەتانی کە گومانمان هەبوو ینی ڤارتان هێنا ناو پارەگلای بەڵێ بێگومان مامەستا فڕین خۆشتەیە ناوبژیوانی فرین بەبێ دوو دڵی پێتەڵام فرین چونکە فرین چێش ئەبینێ ئێمە بەداخەوە تەنها تەرکیزمان لە لای حرەکە و دابەزینی ئەوانە بەڵام ئیتر لە ئەخیرا ئێمە هەمومان تەواوکەری یەکین ئەگەر تۆ 122 فڕۆکەوانی پەرەگلایدەر هەمووی بە دوای یەکا دێتە خوارەوە ئەگەر دقەیەکی باش نەبێت چەند ناوبژیوانێکی نێودەوڵەتی متابعیان نەکا تۆ چۆن قرار ئەدەی لە ئەخیرا کا کوردەوان باشترین و خۆشترین فڕینی خۆت لەو کاتەوە دەست پێکردو بەو یەک دوو جارێک کە بەر بوویشەوە کامەیان بوو ئەوەی کە ئێستاش هەر لە هەزر و مێشکردا هەیە ینی جا ڕەنگە ترسێک بوو بێت لە ناو فرینەکەیە ڕەنگە شتێکی جوانت بین و بێت کامەیان ئێستاش هەر بیری دەکەی من فرینێکی هەڵەبجە زۆر خۆش بوو لەلام کە یادی نەورۆز بووە بزانم لە بەردەم عەبابێلیا ئەنجام درا لەوێ فرینێکم کرد 5 کیلۆ چکلێتم لەگەڵ خۆما برد ڕژاندم بەسەر خەڵکی هەڵەبجا قەت لە بیرم ناچێت چونکە هەمیشە ئەوە هەر لە خەیاڵ مابووتم ڕۆژێک بێ ئێمە لەبەرەوەی من خۆم خەڵکی هەڵەبجەم ئێمە ڕۆژانێک بوو لە ئاسمان کیمیایان پیاڕشتین ئێمە من ئەو ڕۆژە ینی سیمای ئەو چالاکیم گۆڕی و چکلێتم ڕژان بەسەر خەڵکەکە زۆر دڵخۆشی کردم و
وزایدە نفرینێکیشم بەناوی پێشمەرگە و کوردستان و ئەنجامدا لە وڵاتی فەرەنسا کە دابەزیم من هەر پەڕەشوتەکەم خۆی لێ نووسراوە کوردستان پێشمەرگە بە گەورەی زۆربەی فڕۆکەوانەکان لە خوارەوە لە لاندین هاتن بۆلام یەکسەر یا پێشمەرگە ئەو دوو فڕینە قەت لە بیرم ناچێ و زۆریش خۆش بۆ لەلا کوتپات بخۆم پێشمەرگە محەممەد شاهدی پێشمەرگە ئێمە کوردامی پێشمەرگە شانازیەوە دەچینەوە لای کاک ئەزیم. کاک ئەزیم گیانەکەم دوای ئەو ئەزمونەی کە بەدەستان هێنا لە ئەم پاڵەوانێتیەدات خۆی پاڵەوانەتی ئەگەر کەمیش بێت و بچووکیش بێت هەم دەکرێ وەکو ئەزمونێک سەیری بکەی هەم دەکرێ تێدا زۆر ماندووبی. پلانی داهاتووتان بۆ ڕێخستنی پاڵەوانەتێکی بەرفراوانتر ئایا پلانتان هەیە نیتانە یاوەی کە بۆ نمونە پێشتر ئامادەکارێکی باشتری بۆ بکەن دەمانەوێت گوێمان لەو باسی جەناب بێت. بەڵێ قوربانەوە و پرسیارە دەست خۆش بە کاراستی منە کرد بەڵام ئەوە ئاراستی کاک کوردەوانە بکردایە چونکە کاک کوردەوان لە نێو ئەتیحادی جەوی عێراقیە ئەو زیاتر لە پەیڕۆ و پرۆگرامەکەی شارەزایە بەڵام هەر جای پرسیارەکە بەم شێوەیە ئەدەمەوانەیە کە ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم ئەتیحادەوە و ئێستا ئەم ئەتیحادە تازەی کە دروست بووە یەکەمین پاڵەوانیەتی بوو لەسەر دەستی ئەم ئەتیحادە بەڕێوە چوو و جوانترین و باشترین پاڵەوانێتی کە کرا لەم ساڵا کراوە ناو ئەم ئەتیحادەیە کرا. ئەم ئەتیحادە ئەبێ لەمە دووە پلانیان بەم شێوەیە ئەبێ بتوڵەیەکی ناوخۆیی بکرێتەوە متەخەبی عێراق دیاری بکرێ. ئەگەر متەخەبی عێراق دیاری کرا ئەوە ئەو چەند یاریزانی کە هەن دیاری دەکرێت و متەخەبی عێراقی دەتوانن بەشداری بکەن لە هەموو پاڵەوانێتیەکانی جیهانە کە دەکرێت و لە هەز وڵاتێک بێ و ئەتوانن لەسەر حسابی حکوومەتی عێراقی بەشداری لەو پاڵەوانێتیانەیە بکەن و بچن بەشدار بن. ئەنجا لە مانگی 4 بۆ 5 بتوڵەیەکی تر ئەکرێتەوە ئینشاءالله ئەمەش لە بەرنامەمانایە و ئامادەکاری بۆ ئۆکەین ئینشاءالله لە مانگی 1 و 2ەوە ئامادەکارێکی باشی بۆ ئۆکەین بۆ ئەوەی ئەگەر کەم و کورتێکمان هەبوو بێ لەم پاڵەوانێتیە لە پاڵەوانێتەکەی مانگی 4 و مانگی 5 ئینشاءالله ئەم پاڵەوانێتیە هیچ کەم و کورتێکی تیانە بێ هەرچەنەمای زۆر خۆشحاڵیە یعنی سەرڕای ئەم هەمووە زەختە ئەو هەموو کەم و کورتی کە لە لای خۆمانەوە هەبوو بەڵام نەمان هێش بە بتوڵەکەەوە هیچ کەم و کورتیەک دیار بێ. سپاس بۆخوا ئاستێکی زۆر زۆر باشمان پیشانی کوردستان و عێراق و وڵاتانی دەریشەوە داوە لەخوا بزیابێ. دەست خۆش بێ کاک کوردەوان تۆپەکەی هاویشتە گۆڕەپانی جەنابێت. بەڵێ باشە منیش دەمهەوێ بڕێک کوردانە قسە بکەم. بەڵێ باسی کردکوتی دەبێ هەڵبژاردەی عێراق هەبێت بۆی کە بەشداری لە پاڵەوانێتێکی نێو دەوڵەتی بکەیت. ئایا ئەو پەیوەندی ئێوە نەگەیشتێتەوە ئاستا کە بۆ نمونە قەیناکە ئاساییە چەند پاڵەوانێکی کوردی بە ناوی عێراق بچن بەشداری بکەن شتەکە ئاسایە بەڵام لە پەناویشدا وەکو هەڵبژاردەی کوردستان وەکو هەڵبژاردەی هەرێمی کوردستان خۆی ئەم هەرێمە هەرمێکی باوەڕپێکرا و هەرێمێکە و ئەوە هەر ئەوڕۆ بەڕێز سوودانی کە لە فڕۆکە هاتە خوارێ یەک ڕاست بەرەو جەنابی سەرۆک وەزیران هات و تۆقەیەکی جوان و گەرم و گوڕ و ئەوانەوە نیە ڕاست ناکرێ بۆ ناکرێت زۆر ئاسایە ئێمە ئیشیشی لەسەرەکەین لە ئایندا ئێمە یەکێتی ئاسمانی کوردستانیشمان هەیە کە فەرعێکە لە یەکێتی ئاسمانی عێراق لێرە دەست بەکارە ئێمە لە ئایندا ئەتوانین لێرە تیمی هەرێمی کوردستانیش دابمەزرێن بۆ ئەوەی کەوکو پاڵەوانێتیەکانی خۆیان لە بینی یانەکانی هەرێمی کوردستان پاڵەوانێتێکی ناوخۆیان بۆ بکەین و تیمی هەرێمی کوردستانیش دروست بکەین. بەڵام ئێستا لەم کاتە ئێمە ڕاستیەکەی نەمان کردووە بەڵام لە پلانمانە هەیە سەبارەت بەوەی کە منتەخەبی عێراقیش تازەکەینەوە ئێمە لە مانگی 4 بڕیارمانداوەکو یەکێتی ئاسمانی عێراقی بتوڵەیەکی مەحەلی ئەنجام ئەدەین بۆ هەموو پەرەگلایدەرەکانی عێراق و کوردستان بە دڵنیایی بتوڵەکەش عەلەل ئەکسەر احتیمالی زۆرە هەرەبێت لە هەرێمی کوردستان بێت چکە ئەوە لەبەرەوەی شاخ نییە لە ناوەڕاست و خواروی عێراق لە لای ئێمە بێ
و ئەم وەرزشی ئاسمانی و بە دیاری کراوی پەرەگلایدەر سێ جۆر یعنی پاڵەوانێتی تیاکریچیان ناوخۆیە لە بینی وڵاتەکان خۆیان ئەیکەن بۆ نادیەکانیان یەکیان نێودەوڵەتیە کە ئەمەی ئێمە ئەنجامماندا کەتی دووە دانێکی ترمان هەیە پێوترێت کەتی یەک ئەمانوەکو کاسی عالەم وایە 2 ساڵ جارێک ئەنجامە بەڵێ کەتی یەک ئێمە ئێستا ئەمانەوێ چەندین کەتی دوو ممارەسە بکەین لە هەرێمی کوردستان و عێراقا بۆ ئەوەی بتوانین لە ڕوومان بێ داوای کەتی یەکیش بکەین لە فای چونکە کاتێک مافت هەیە داوای کەتی یەکپی بە پێی یاسای فای ئەبێت تۆ کەتی دوو چەند جارێک تێست کردبێ و هیچ غەڵەتێک ڕووی نەدابێ لە ناو پاڵەوانێتەکانە کە ئەوان متابعیان کردو لەسرت اینجا ما ئێستا تورکیا ئیمساڵێکێک بوو لە وڵاتانەی کە لایەن فایەوە ڕوخسەتی پێدرا کە کەتیەکی تا ئەنجام بدرێ لەبەر ئەوەی ئیحتیمامێکی تەواو ئەدرێ پێیان ئێمە ئومێدمان وایە عێراق و کوردستانیش لە ئایندەیەکی نزیکە بە دووبارەکردنەوەی ئەم پاڵەوانێتیانەی کە پێوترێت کەتی دوو ئەنجامی بدەین چەند زۆر ئەنجامی بدەین و بەڕێکی ئەنجامی بدەین چانسمان زیاترە بۆی بتوانین کەتێکیش ئەنجام بدەین لە ئایندەیە کە بە کاسی عالەم اعتیبارە کرێ کا کوردەوان ئەوەی کە کەتی یەک لە کوردستان بە ناوی عێراق یا بە ناوی کوردستان کێبڕکەیەکە لێرە ئەنجام بدرێت ئەوە پێویستی بە چەند جار ڕکابەریە لە کەتی دوویە کە تۆ سەرکەوتوانە بەڕێوەی بێ ئەم ڕێگەیە بدرێ بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیەکە چ مەرجێک هەیە ئایا دەبێت لە چەند پاڵەوانێتی بەشداری بکەی پلەی باشت هەبێ یا وەکو ڕیزبەندە وەکو چۆنە خۆی ئەوانەی کە بەشداری کەت یەکەکەن ئەوانن کە لیڤڵیان بەرزە لە عالەمە یعنی تۆ ناکرێت فڕۆکەوانێک بنەری بۆ کەتی یەک و هێشتا نەزانێت بگاتە لای تارگێتەکە کە ئەمە کە بە دڵنیایی تۆ ئەگەر ویستت بەشداری بکەی لە کەتی یەک ئەبێ باشترینەکانی وڵاتەکەی خۆت بەشداری پێ بکەی پێشتر ئەبێ لە ناو خۆیانە پاڵەوانێتێکی ناوخۆیت کردبێ باشترینەکانت اختیار کردبێ اینجا ئەوانە بەشداری پێ بکەی بۆ کەتی یەک بۆی بتوانی ئەنجام بێنی بە دڵنیایی گریمان 2 ساڵی داهاتوو لە یەکێک لە وڵاتانی دراوسێ ڕکابەری کەتی یەک بەڕێوە دەچێت ئێستا بە پێی ئەو کێبڕکیانی کە لەم دوایدا ئەنجام دراون یاریزان هەیە بە ناوی کوردیا بە ناوی عەرەب هەر بە ناوی عێراق بتوانێت لە پاڵەوانێتیەکەدا بەشدار بێ وەکو ئاست گەیشتۆتە ئەو لیڤڵە لە کەتی یەک بەڵێ کوردەکان تەسەوڕەکەم بەڵێ ئەتوانم بۆ کوردەکان چکە برا عەرەبەکان هێشتا تۆزێک یەک دوانێکیان نەبێ هێشتا لەبەرەوەی ئەوان شاخیان نییە بەس بە عمومان ئێمە بە کورد و عەرەبەوە لە بڕۆی هەر لێک وڵاتە ناوی عێراقە ئێمە بەڵێ کوردەکان هەمانە و عەرەبەکانیش وەزم یەشێک یان دوانە خراپ نین ئەتوانن بەشداری کەتی یەک بکەن بەڵام تا ئێستا نیان کردو بەڵێ کاک ئەزیم دەمهەوێت دوایین پرسیار ئاراستەی جەنابەت کەم دوای خێرا دێمە لای کا کوردەوان و پرسیارێکی زۆر خۆمانی لێ دەکەم و بەرنامەکە بە کۆتایی دەگەێنم وەکو ڕێژەی بەشداربووان لە پاڵەوانێتینا وەکو ئەندام لە پاراگلایدەری بۆ نمونە لای ئێوە کە دەباشان ڕێژەی ئەم وەرزشوانانە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە ئایا خانمانیش هاوشێوەی پیاوانشان بەشانیان ئی ئەوانیش لە زیادبوونە یا وەستاوە بۆ نمونە چەند کەسێکن و هەر ئەو چەند کەسانش دەبێ بەشداری پاڵەوان تێگە بکەن هیچ پلانێکەیە بۆ ئەوەی کە وەرزشی پاراگلایدەر لە داهاتوویەکی نزیکدا ڕێژیان زۆر لەوە زیاتر بێت یانە زۆر باشە ئێستا وڵامی ئەو پرسیارە دەدەمەوەنێ بەڵام تێبینیەک بۆ قسەکانی پێشووترتان هەنێک لە یاریزانانەمان کە کوردن ئاستیان زۆر باشە بتوڵەی کەتی یەک کە کرایەوە لە وڵاتی تووچیا لە ئالانیا کرایەوانێ چەند یاریزانێکی کورتیا بەشداری کرد کە دەکرێت پلەی زۆر باشیان هێناوە تەنانەت مامۆستا هەژار لە دەیەکەمەکە بوو یعنی دەکرێت بڵێم نۆیەمی پاڵەوانێتیەکەی بەدەست هێنا بوو یعنی چەند خاڵێکی زۆر باشی بەدەست هێنا بوو یعنی ئەمە بۆ ئێمە زۆر مای دڵخۆشکەرە کە کوردێک گەشتووە بۆ ئاستەی کە لە دەیەکەمەکەیا بێ
لەخوا بە زیابێ هەمانە ئیشەڵا زیاتری شەبێ بۆ وڵامی ئەم پرسیارەش ئیشەڵا لە داهاتووە بەرنامان بۆ داناوە و لە ئێستاشە ڕێژەی پیاوان زیاترن بۆ بەشداریکردن لەم پاڵەوانێتیە لە بەری پاڵوانێتی لەم وەرزشەیە ببوورە لە بەری ئەم وەرزشە وەرزشێکی سەرکێشیە مەترسی زیاترە نازانم ئایا ئافرەتان زیاتر خۆیان خۆشە یا پیاوان ڕقیان لە خۆیانە حەزیانە وەرزشەی ئەیانەیە تاقی بکەنەوە ڕێژەی بەشداریکردنی ئافرەت کەمترە لە یاریەکەیە بەڵام بەرنامە و پلانمان هەیە کە ئیشەڵا ئەوانیش بێنینە ناو وەرزشەکە و ئەوانیش بخەینە ئاستێکی باڵاوە چۆن کە ئێستا لە ناو شاری ئیدۆکی خۆشەویستە یەک دوو ئافرەتی بەڕێزمان هەیە کە بەشداری یەکەن لە وەرزشەکەیە و ئاستیشیان باشە و ئێمەش لە سلێمانیان هەمان بۆ پێشتر بەڵام لە ئێستاە کەمێکدا بڕانیان تیا بووە لە وەرزشەکەی بەڵام ئیشەڵا لە داهاتووە ئەتوانین ئافرەت و ینی بتوانین ئەم وەرزشە بخەینە بوارێکی بەرەو پێشترەوەی شەڵ دەست خۆش کاک ئەزیم دێمەوە لای کاک کوردەوان و دوایین پرسیارم بەڵێ جەنابێت جگەلەوەی کە ناوبژیوانی نێودەوڵەتی پاراگلەیدەری ئەندامی یەکێتی ئاسمانی عێراقیشی یەکەم شت ئەندامی یەکێتی ئاسمانی عێراق تا چەند دەستی دەڕوە دووهەم چه هەواڵێکی دڵخۆشکەر هەیە بۆ ئەوەی کە لانی کەم بەبێ جیاوازی سەیری پاڵەوانانی کورد بکردرێت لە مرچێ هەرچەند ئەوان شاخیان نیە ئێمە شاخمان هەیە بەش زۆربەی وەرزشوانەکانیش کوردن دەسەڵاتی یەکێتی ئاسمانی بە سەرۆک و ئەندامان بە دەنگدانە کاتێک ئێمە ئەچینە ناو کۆبوونەوە ئەوەی کە پێویست بێ بۆ پێشخستنی وەرزشی ئاسمانی بە هەموو چالاکی جیاوازەکانی لەوێ بە دەنگدان بڕیار ئەدرێ لەسەر ڕاستە وەکو ژمارە ئێمە یەک ژمارەین لێ وەکو کورد ئەوان زیاترن ئەوان 9 کەسن یەک بە 9 بەڵێ 9 کەسن بەڵام ئەوەی کە من هەستم پێکردووە بە سەرۆکی یەکێتی ئاسمانی و هەردوو جێگری و هەموو ئەندامەکانی تر مەسائلی ناوچەگەری و حیزبایەتی و تائیفی و ئەمانە نییە لە ناومانە لەکووا بزانین بەرژەوەندی پێشخستنی وەرزشەکە بکرێ هەمومان دەنگی لەسەر ئەدەین بەبێ دوو دڵی یعنی دەسەڵاتەکە ئەوە نیە بڵێ مۆڵا ئەمە دەسەڵاتی هەیە ئەوەنیەتی ئێمە پێکەوە لەبەرەوەی هەمومان تەنها بزانم یەک ئافرەتمان نەبێ کە لەگەڵمانای ئەندامە پەڕەشوتەوان نییە و تەیار نییە ما باقی هەمووی پەڕەشوتەوانە بۆیە ئێمە هەموو فۆکسمان لەسەر ئەوەیە کە ئەم وەرزشە پێش بخەین بە یەک چاویش سەیری ئەەکەین لەبەر بە بەڵگەی ئەوەی کە ئێستا منتەخەبی عێراقی لە پەرەگلای دەرا تا ئەم لە حەزەیە کە بەڕەسمی هەیە زۆربەی هەرە زۆریان کوردن و ئێمە چێ باش بێ ئەوە ڕقەمێکە لە لامان زۆر سپاس کا کوردەوان نەخشبەندی ئەندامی مەکتەبی ئەندامی یەکێتی ئاسمانی عێراق لەگەڵ کاگ عەزیم ئەدهەم ڕاهێنەری ناوەندی فڕۆکەوانی دەباشان کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمان بوو زۆر دڵخۆشم لەوەی کە ئەم وەرزشە بەڕاستی زیاتر لەوە پێش بکەوێت لە هەر بوارێکە کوردێک سەرکەوتن بەدەست بێنێت ئەم ڕۆژە ڕۆژی کوردانی ئێمەیە خواتان لەگەڵ